سوورەتەیەدا کە سوورەتی قەدرە کە باسی لەیلەة القەدر کردووە 5 جار باسی لەیلەة القەدر دەکات. ئەو شەوە 5 گەورەی و فەزڵ و پاداشی لەخۆ گرتووە. لەو شەوەیەدا یەکەم قورئان دابەزیوە، دووهەم لەو شەوەیەدا خێر و پاداشتەکەی لە 1000 مانگ باشترە، سێم لەو شەوەیەدا مەلائیکەتەکان و جوبرائیل دادەبەزێت بۆ سەرزەوی ژمارەکەیان لە وردە بەردەکانی سەرزەوی زیاترن. چوارەمین ئەو شەوە هەموو کارێکی گرنگ تێیدا بڕیاری تێدا دەدرێت. پێنجەمینیشیان هەتاوەکو بەیانی تاوەکو فەجری بەیانی ئەو شەوانە شەوی سەلامەتین، شەوی ئاشتین، شەوی بەرەکەتن، شەوی ڕەحمەتی خوای پەروەردگارن و هەروەها شەوی سەلامکردنی فریشتەکانن لە بەندەکانی خوای پەروەردگار. ئەو 5 فەزڵ و گەورەیەی لەخۆ گرتووە بەڕێزان، دەی با ئێمەش هەوڵ دەین لەو شەوانە بێبەش نەبین، لە پاداشتی ئەو شەوانە بێبەش نەبین، لە ڕەحمەت و گەورەی و بەرەکەتی ئەو شەوانە بێبەش نەبین. خوای پەروەردگار ئێمەش بێبەش نەکات.